نهاجي برخود مجمع خانم هیام محمد اندام کمیته بندی یا پدیکاسی ور پرساری خستنا زخویا پدیکاسی دکو ابخو بهتر رونایی بخیت سر نوارک سمینار ده خانم هیام دم باش بریا حمود شتگی اگر دست بکت تبخی ت رونایی بخیت سر نوارک سمینار کوهاتی دار خستن دکرم که دم باش کیم ام وەکو پارتی دموکراتی کوردستانی سووریا ڕێکخستنە زاخۆ ئەم خۆتبینن پارتیەکی سیاسی بەریاک و ئەم چ پارتیە دیبن ji ber ku rewşa welatê me rewşakî siyasî gelek zehmet re dibûrê ev partiya siyasî pêwîst dibîne ku neqeba her demekî de deribe nedwekî siyasî bigerîne yan jî semînarekî siyasî me dît wekî û erkekî ku em hevalê xwe li devera zaxo rêkxistina xwe ya zaxoxon bikin û em bê nedwa siyasî em ji we re hinekî behsa baradoxa siyasî Kurdî giştî em bikin têde jî gelek heval bejdar bûn gelek hevalatî jî bejdar bûn yanî muayîd û muazirê hizbê dimnê vê semînarê de jî Doktor Hekîm jî li ser gelek xalan sekinî li ser rewşa Rojavayê Kurdistanê sekinî li ser rewşa kes û kar û xelkên me evê ku derbederî welatê ji derve dibin yê ku derbederî welatê Herêma Kurdistanê bûyîn li ser rewşa wa jiyana wa jî em hinekî axivî باشا خانم هیام مجارن کو دکتور عبدالحکیم بشار لسر راوستا بتایبەتی بحثا ناڤەرۆکە جوینن شاندنە کەسێل گەل ئالیێن ئەمریکی رووسی ئۆڕۆپا گەرتێ بهتر هەرگولی سەروێ چەندە ڕاوەستی بەێ هەمان دەمێدا بەحسا ڕەوشە یان ژی جەولە یا ئەنجومەنە نیشتیمانی کوردی کرد و وەکی پێنج هێزن خورد لە ڕۆژئاوای کوردستانی هەنا ئەنجومەنە نیشتیمانی کوردی سووری کاربێ چاوە بڤان هێزێ هەرە گفتوگووا بکە یان جدانوتاندنا بکێ جەولە وایە ئۆڕۆپیژی مەسەرەن ئەمریکان دیتن لە ئیتحاد ئەوروپی گەڕاوی حتا ڕووسا بوو هەر دەرەکە و ئەنجومەنە نیشتیمانی دچوێ دەژی بەحسە خاڵە سەرەکەیە لەسەر ڕەوشە هەرێمên کوردی لە کوردستانە سووریە دهاتەکردن مینە عفرینێ سەرێکە هەنیە مازە هەردوو جهێک و گەلەکە ئیرۆ تادەت بخۆرتی لەسەر تێنەکردن و خەڵکی وێ گەلک دەڕیبێت دەینن باشە یانژی خانم مجارن پرسێنم بێژن خۆش بکن دەڵێ پرسێن کو ژالیێ ئامادەبووان بە ئاراستەی دکتۆر هاتنەکردنش بەر داویاوێ گۆریک و داخوێنی هاتی ڕاگاندن گوت و بێژی چێ بوو ینی ئەوان بهتر لەسەر چێ تەکەس دکرد داخوازە ڕۆناهیت کرد gelek pirs hatin kirin pirsên hebûn askerî bûn pirsên ser rewşa mefqûdî nebûn yanî ev kesê winda bûyî pirsên hebûn li ser baradoxa siyasî bûn li ser وضعê mamosteyan û qutlabiyan û medresê Herêma Kurdistanê bûn gelek behs û muneqeşat ser gelek xale hatine kirin û gelek pirs yanî dva babat hade bûn bêhtir باشە گەلک سپاس ji بۆی خانم هیام محەممەد ئەندامە کۆمیتە ناڤەندیە پادەکەسێک و تەمڕەوی گەلک سپاس